قسەیەکی باو لە نێوان یاساناساندا هەیە دەڵێت دەبێت یاسا وەک مردم بێت جیاوازی لە نێوان کەسدا نەکات. بەڵام بەردەوام ئەو پرسیارە دەوترێتەوە ئەو قسەیە تا چەند لە دادگاکانی هەرێمکاری پێدەکرێت و تا چەند بەرپرسان هەوڵیان داوا سەربەخۆی دەسەڵاتی دادوەری بپارێزن. جاکردنەوەی دەسەڵاتەکان و بێلایەنی دەسەڵاتی دادوەری کرۆکی چەسپاندنی سیستەمی دیموکراسی و بەدیهێنانی دادوەری کۆمەڵایەتیە. هەر حکوومەتێک بیەوێت دیموکراتی بێت یان بانگەشەی دیموکراسی بوون بکات دەبێت دادگاکانی دوور بن لە دەستێوەردان و فشاری دەسەڵاتی جێبەجێکردن. هەرێمی کوردستان کە ئەزموونەکەی بە ئەزموونێکی سەرکەوتوو لە عێراق و ناوچەکە دادەنێت و بانگەشەی سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ دەکات، بەڵام زۆر جار ڕەخنە لەسەر بەخۆی نەبوونی دادگاکان و بێدەنگی داواکاری گشتی دەگیرێت لەو پێشێلکاریانەی بەرامبەر مافی گشتی دەکرێن. دادگاکانی هەرێم جگە لەو گومانەی لە بێلایەن نەبوونیان دەکرێت هاوکات وەرنەگرتنی بەشێک لەو سکاڵانەی کە بەدڵیان نینیان لە بەرژەوەندی لایەنێکدانین لەلایەن بنکەکانی پۆلیسەوە هێندەی دیکە کاری دادگاکانی لاواز کردووە و ناتوانین ئیش لەسەر دۆسیەکان بکەن یان یەکلاییان بکەنەوە. لە نوێترین حاڵەتدا دەستەی پارێزەرانی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند بە تۆمەتی ناوزڕاندنی کۆمەڵی ئیسلامی ویستویانە لە بنکەی پۆلیسی ئازادی شاری هەولێر سکاڵا لەسەر ئەنجومەنی ئاسایشی هەرێم تۆمار بکەن، بەڵام سکاڵاکان لێوەرنەگیرا و کراونەتە دەرەوە. ئەوەش ئەوەمان بیردێنێتەوە کە دوای ئەوەی لەدەی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هێزێکی ئاسایش هێرشیان کردە سەر نووسینگەکانی کەناڵی NRT لە هەولێر و دووهۆک و نووسینگەکانیان داخران، کەناڵەکە وەک دەستگایەکی فەرمی ڕێگاپێدرا و سکاڵای یاسایی لەسەر ئەو هێزە و داخستنی نووسینگەکانی کرد، بەڵام پۆلیسی هەولێر ڕەتی کردەوە سکاڵاکە وەربگرێت و ڕەوانەی دادگای بکاتەوە. وەرنەگرتنی سکاڵا لەلایەن بنکەکانی پۆلیسەوە لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە بەپێی بڕگەی دووەمی ماددەی 329 و ماددەی 331 یاسای سزادانی عێراقی هەر فەرمانبەرێک یان ڕاستپێدراوێک بۆ خزمەتی گشتی کە ڕێگیری بکات لە جێبەجێکردنی حکم یان فەرمانی دادگاکان ئەوە بە سزای زیندانی کردن و دارایی یان یەکێکیان سزا دەدرێت. وەک بەشێک لە یاساناسان دەڵێن لە هەرێم کێشەی نەبوونی یاسانیە بەڵکو کێشەی جێبەجێ نەکردن و پێشێلکردنی یاسا هەیە. سەرهەنگ ئیسماعیل، NRT.